سڵاو هاوڕێیان باشن بەخێر بن بۆ ڤیدیۆکی تازە. ئەوڕۆ لەو ڤیدیۆی حەزم لێ باسی خۆشەویستی هەموو کورد بکەم، هەموو مسلسلەی کورد حەزی لێ هەوی هەموو کورد بۆی شێر بە حەدەکی زۆر ویش مسلسلەی ئەڵمانی دارک مسلسلێکی ساینس فیکشن، ثریلەر، میستری، هەتا حەدێکی دەتوان بڵێم درامایە. لە 3 سیزن پێکاتیە، سیزنی 1 2017 دەرچوو، ئەو ساڵ سیزنی 3 دەرچوو، ئەخیر سیزن بوو. سیزنی 1 10 حەڵقەیە، سیزنی 2 3 یەکی 8 حەڵقەیە. مسلسلەکە باسی شارێکی بچووکێکە لە ئەڵمانی ناوی ویندنە کە نیوکلەر پاور پلانتێکی تێدایە. ئەو پاور پلانتە نیوکلیک بە ئەوەی ئەتۆمی ئیش دەکاتن بۆ ئەوەی کارەبایی بۆ ئەو مەنتیقە و بەشێکی زۆری ئەڵمانیا دابین کە ئەم مسلسلە هەرکە دەست پێ دەکات لە هەندێک سینگ دەست پێ دەکات کە لەو شارە هەندێک منداڵ وشتیوە بزر بووینە they are missing، یعنی هیچ کەسێک نایان بینتەوە، پۆلیس بە دوایان دەگەڕشتیوە، دوای ئەوە بەرەبەرە دەرباتە ناو ئەحداسەکان بە تەریقەکی ئەوە. یەکێک لەو شتەکانی مسلسلەی دارک ئەوەیە کە زۆربەی خەڵک لەسەری تاکیدی دەکەنەوە کە مسلسل ئەتا بڵێ مسلسلێکی زۆر قورسە، تێگەیشتنی زەحمەتە. خۆی ئەم دەتان بڵێم ئەوەندەی کە ئەمن تەماشەم کردی، ئەوەندەی کە ئەتا ئێستا تەماشای مسلسل و فیلم کردە، خۆی مسلسلەکە قورس نییە، بەس مسلسلەکە دیتێڵی زۆر تێدایە، دەبی بە تەرکیز تەماشەکەی. قورس فەرقی هەیە بە دیتێڵ، ینی بە دیتێڵ و تەرکیز فەرقی هەیە، لەبەرەوەی شتی قورس it needs more time to تێبگەی بۆی بزانی فەلسەفەکە لە چیە. لە دارک زۆرە تەرکیزکەی هیچ مشکلەکە نییە تێدەگەی، بۆی هەر کەسێکە پێ دەڵێ مسلسل زۆر قورسە تێناگەی، پێویست ناکە هیچ قەلەقبی، مجرد بە تەرکیز تەماشەکە وەک ئەوەی نییە کە تەماشای فیلمێکی فاستن فیوریس بکەیتەوە. مسلسلەکە سیزنی 1 و 2 تقریبەن لەگەڵ یەک ئەحداسەکانیان، لە سیزنی 3 تۆزێک دەگۆڕێ. ئەمن ئەتا بتانم سپۆیل ناکەم مۆزوعەکان، بەس ئەو دەقیقە بۆ سپۆیل دەڵێم لێرە سپۆیل دەتان ڤیدیۆکی لێرە داخن. مسلسلەکە وەک ڕایتینگ بارۆن دابارۆن ناوەی زۆر قورسە، ئەوەندەی دەبێ مەحاڵ بکەم لەبەری کەم پێم لەبەر ناکرێ ژنومێردەکی ئەڵمانینە. پێشتریش یەک دوو فیلم وشتیوایان هەبوو، یەک لەوانە لەسەر هاکەر وشتیوە هاو ئایام لەسەر ئەو یعنی تۆزێک میستریە ئەو ستۆریانێکە نووسیتیان. مسلسلەکە باسی 3 دیفرنت تایملاینی دەکە، هەر یەکیان 33 ساڵی بینە و مەزموع ئەحداسێک ڕوودەدا لە هەر تایملاینەکی، ئەتا حەدێک ئەو ئەحداسانە ڕەبتن بە یەکتری بۆ ئەوەی بزانی سەبەبەکە چیەکە ئەو 3 ئەحداسە ڕەبتن بە یەکتری. ڕاستە لە 3 دیفرنت تایملاینن، بەس ئەو 3 بە ئەتا حەدێکی زۆر ڕەبتن بە یەکتری. مسلسلەکە وەک ناحیەی کاستینگ ینی مەزموعات شتێکی ویستم باسی کەم، وەک دایڕێکتینگ زۆر شازە، ینی دیتێڵی زۆر قورسی تێدا. ئێستا نامی سپۆیلی کەم لەبەرەوەی سیزنی 3 باسی مۆزوعاتی دی دەکاتن، ئەو مۆزوعە پەڕەڵە لەبەرەوە ئەگەر دیقەت بدەیت ملاحەزە بکەی نەفسی سین لە سیزنی 1 و سیزنی 3 وەک میڕەریە، وەک ئاوێنە بەرامبەر یەکبی. ئەو وەک دایرێکتینگ و مۆنتاژ و شتیوا دەرەجەیەکە، وەک کەلەر پاڵێت و وەک سینەماتۆگرافی بەجددی، ینی سینی تێدا زەوی تێدا ڕێک باتە ئەو مەنتیقەیە، ینی هەز دەکەی هیچ فێری دارک، ینی بەبێ هیچ شتێک ڕووبدا بۆ خۆت دەترسی، چاوەڕێ دەکەی شتێک ڕووبدا بۆی زیاتر بترسی. وەک کاستینگ ئەتا ئێستا دەتانم بڵێم باشترین مسلسلێ ئەتا ئێستا دیتبم لە ناحیە کاستینگ، لەبەرەوەی باسی مەسەلەن شەخصێک دەکات لە دوو کاتی جودا، مەسەلەن لە گەنجی و لە پیری، ئەو دوو ممەسیلە هیناتیان باوەڕکە نازانم نەفسی ممەسیلە پیریان کردیە بە مێکە پۆشتیوە یان بەجددی عایلەیەکن یان چۆن هەڵیان بژالیە. وەلو لە دووسێ تەقریرخی مۆدەڵی زۆربەی مسلسلەکان ڕیلەیتیڤن لەگە ممەسیلەکان ڕیلەیتیڤن لەگە ممەسیلەکانی تر، ئەوی نەفسی دەوردەبینن بەس لە دیفرنت تایملاین، بەستیڵ عملیەتی زۆر معقد و قورسە. ساوندتراک، دایرێکتینگ، ئاکتینگ هەمووی دەتانم بڵێم زۆر شازە ئینجۆی دەکەی. خۆی مسلسلەکە تا سیزنی دووشی زۆر خۆشی، بە سیزنی 3 لەبەرەوەی مۆزوعەکە باسی پەڕەڵە یونیڤەرسی دەکات، شتەکە ڕەبتی نەما بە سیزنی 1 و 2. خۆی مسلسلەکە بە دەرەجەیەک باسی تایم تراڤڵ و کۆنسێپتی تایم تراڤڵ دەکات، نازان بۆ پەڕەڵە یونیڤەرسیان خستەنا ئەو مسلسلەی هەتا سیزنی 1 و 2 زۆر بە باشی نابیان، یانیش دەیانتانی پەڕەڵە یونیڤەرسی هەر تێدابی، بەس ئەتلیست بە 3 سیزن تەوا نەبی، بە 4 یان مەکسیمەم 5 بۆ ئەوی خەڵک
ڕێدی بی بۆ ئەو هەموو ئەحداسی نەک بە دووسی حەڵقەی ڕووبدا و زایدەنیش کە باسی فکرەکەی ئەوەی دەکا کە ئەو مسلسلە سایفایە خۆ ڕاستە سایفای باسی کۆنسپتی تایم تراڤڵ دەکا بەس لە ڕاستیدا مسلسلە 100% سایفای نیە ئەوەی کە من بۆی چوومە کە دەڵێن خەڵک بۆ لە کوردستان و لە زۆربەی دنیا خاستن کوردستان زۆربەی خەڵک حەزی لە دارکە لەبەر دوو سەبەب یەکەمیشت ئەڤیلەبڵەتی نێتفلیکسی کە لە زۆربەی ماڵان هەیە لە بەروی نێتفلیکس ئۆفیشەلی لە عراقی زەکە دووەمیشتیش ئەوەیە کە فکری ئەو مسلسلە سایفای نییە ئەو مسلسلە ڕاستە فکرەکەی سایفای بەس هەموو ئەحداسەکانی شتی دراما و شتی میستری و سریلەرە کە خەڵک زۆربەی حەزی لێە ڕەبت کریا بە کۆنسپتە چی سایفای بۆیە میکسچەرەکی خۆشە تام بڵێم کۆکتێلێکی زۆر خۆشە ئەو کەسێکە نەیدیتە It's very recommended ئەتاس وە دەست پێکە مسلسلەکی ئەتا بڵێ خۆشە وەک باسیشم کرد مسلسلەکە لە ناحەیە کاستینگ و لە ناحەیە ئەوە شتێکی زۆر باشە ئیشاءالله لە ڤیدیۆی ئەو ڤیدیۆی ئەگەر بەدڵتانە بەردەوام دەبم لە ڤیدیۆی باشتریش لەسەر زۆربەی مسلسل و فلیمەکان ئەگەر هەستان لێ ڤیدیۆ زیاتر ببین دەتان سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و بە هیوای دووبارە دیتنەوە زۆر سپاس